بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر قەیرانی موچە و ئایندەی دۆخی سیاسی هەرێم دەکەین. قسە لەسەرەوە دەکەین هۆکاری چیە کە چارەسەرێکی بنەڕەتی بۆ کێشەی موچە لە هەرێمی کوردستان نادۆزرێتەوە، هۆکارەکانی چین و قسە لەسەر موچەی مانگی 11 و 12 دەکەین و دەبێت فشارێک بکرێت بەوەی کە ئەم ساڵش شێوەی ساڵانی ڕابردوو حکوومەتی ماوە بەسەرچوو بیر لە خواردنی موچە نکاتەوە. پێویست بە دۆخی سیاسیش گفتوگۆکانی پێکێنانی حکوومەت کابینی دەین قسەی لەسەر دەکەین و بێڕۆڵی پەرلەمانی زانکراویش قسەی لەسەر دەکەین کە لە 2012ەوە کۆبوونەوەی کردووە تاکو ێستا دیارینەکەی کۆبوونەوەیکی تر دەکاوەی قسەیەکیان نیە لەسەر موچە لەسەر داهات و چەند پرسێکی تریش تایبەت بە عێراق و دۆخی ناوچەکە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا ناوی پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. کاوشار بەخێر بێ، سوپاسیان بەدەوەن دەکەین. سپاس بۆ جەنابەت. سپاس دەکەین. با سەرتەلەوە دەست پێ بکەین کێشەی موچە. هۆکاری چییە کە چارەسەرێکی بۆ نادۆزرێتەوە یاخود خەلەلەکانی بواری موچە چارەسەر ناگرێن، خەلەلەکانی بواری داهات؟ بۆچی دەگرێت بان قەستە کە دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێم کێشەیە چارەسەر بکرێت؟ زۆر سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ بینەرانی پەیام. کاک حەکیم ڕاستی ئەمەوێت دابەشی بکەم بۆ دوو ئاست. ئەوەی کە پێوەستە بە عێراقەوە، یعنی هۆکاری با بڵێن ئەو کێشانەی کە دروست بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، ئەوەی کە بە دیوی عێراقدا هەیە چییە، ئەوشی کە بە دیوی هەرێمی کوردستاندا هەیە چییە. سەرنجەکانی دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی وەزارەتی مالیە و طەیف سامی و محەممەد شیاع سوودانی چییە، بۆچی کێشە دروست بووە و ئامانجی سەرەکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش چییە، بۆی کە قسەیەکی منهەجی بکەین دەمەوێت جیای بکەمەوە. یەکەمیان ئەوەی کە پێوەستە بە هەرێمی کوردستان بە بڵێن دیوی عێراقەوە، عێراق سێ کێشەی سەرەکی هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێستای هەرێمی کوردستان. ئەڵەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چکە شتێک نییە پێی بوترێ حکوومەت، ینی هەر کاربڕەکە هیچ جۆرە شەرعیەتێکی نییە. دەسەڵاتێکی سەپاون ئەمری واقعن و تەواو، ینی خۆ دەزانی دەمێکە شەرعیەتیان نەماوە، شەرعیەتی هەڵبژاردن بۆ 4 ساڵ بۆ بەرحاڵ بەخاڵیشیاندا نایە سەوە هەڵبژاردنێکی دیزاینکراویشیان کرد کۆبنەوە کۆنابنەوە بەرحاڵ دەینە سەری دوایەوە. بەڵام خاڵی یەکەمیانەوەیە کە کێبینەکانی دەسەڵاتدارانیان بە بڵێن وەزارەتی مالیە عێراق، یەکەمیانەوەیە کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان نەدەگەڕێنرێتەوە نەدیارە. خاڵی دووەمیانەوەیە کە داهاتی نەوتی قاچاغ نەدەگەڕێنرێتەوە نەدیارە. خاڵی سێمیشیانەوەیە کە تاوان لە بەرەنجامی ئەم دوو خاڵی سەرەوە ئەوەیە کە میزانی مراجعە یاخود باوڵێن تەرازوی پێداچوونەوەیان ئەو تەقریرەی ئەو راپۆرتەی کە پێویستە باڵانس لە بینی داهات و خەرجیا بکە دیار نییە، ناگەڕێنرێتەوە. و ئەگەر ینی لەبیرتان بێزانن کە بە بەردەوامی طەیف سامی وەزارەتی مالیە باس لەوە دەکەن کە داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود داتاکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوان پیانەڵن حکوومەت دەقیق نین و پابند نابن پێوەی. ئەم سێ خاڵەیە ڕەنگە خاڵی شتریشە بێ هەر بۆ نوکتە باسی بکەین ژوەیە کە کۆمپیوتەرەکانیان زۆر کۆنن سیدیەکانی ئەمان نەکەن. ئەم سێ خاڵی زۆر سەرەکین تەبان هەر بوانی کە نازانن، یعنی ئەسە من اختصاصم مالیە نییە، بەڵام لە علومی سیاسیش و لە 2 ساڵی ماستەریش محاضراتمان وەرگرتووە لەسەر دارایی، ینی میزانی مراجعە بزەبت بۆ ناوێنراوە میزان لەبەرەوەی باڵانسی تەرازوی بینی داهات و بینی خەرجی و داهات و خەرجیەکات. تۆ داهات چەند بووە؟ بەڵێ داهاتت چەند بووە، خەرجیت چەند بووە؟ پێویستە لە تەقریرێک ئامەڕوونکەیت چەند پارە دەستکەوتووە، چەند سرف کردو، مەسەڵەن چەند پارە لە بەغداوە هاتووە و داهاتی خۆت چەند بووە، بۆ نمونە داهاتی ناوخۆ چەند بووە، داهاتی نەوتی قاچاق چەند بووە. ئەم دوو داهاتە دیار نین لە میزانی مراجعەیە، لە تەرازوی پێداچوونەوەیە دیار نییە. یعنی نەداهاتی ناوخۆ دیارە، نەداهاتی با بڵێن نەوتی قاچاق دیارە. و من زۆر دەمێکەوتومەوەی کە ناویان ناوەزارەتی دارایی وەزارەتێکی زۆر بێ ئیمکانیاتە و لێدوانەکانی خۆشیان دەری خستووە لە ساڵانی ڕابردوو. یعنی ئەگەر منیژەم قسەیە نەکەم تەنانەت پێویستە ئەندامانی لانگرانی پارتی و یەکێتیش ئەوە بزانن کە فعلەن ئەم وەزارەتەیان ئەو بەناو وەزارەتێکی زۆر بێ ئیمکانیاتە. ئەمە مانایوانی وەزارەتی دارایی عێراقیش زۆر مهم بێت. وەزارەتی دارایی عێراقیش یەکێک لە وەزارەتە متەڕاحیل و فاشیلەکان ئەگەر بەراوردیکەی بۆ نمونە بە وەزارەتی دارایی هەندێک وڵاتی دەوروبەر بۆ نمونە. بەڵام سەرباری ئەو فەشەلەی ئەوانیش هێشتا زۆر دقیقتر و هێشتا زۆر
تۆکمەترن لانی کەم بە دەلیلی ئەوەی بەو هەموو ئەزمەی اقتصادیە گەورەی کە ڕووی کردوتە عێراق بەو هەموو فەشەلەی کە دەوڵەتی ڕێعی کە دەوڵەتی با بڵێن کرێخۆر و بەرخۆر ینی عێراقی نغڕۆ کردووە لە بەرخۆری هێشتا توانیویانە موچە لە 2003 و 2004 تا ئێستا بە ڕێکوپێکی بدەن بەبێ ئەو یەک ڕۆژ دواب بکەوێت ئەمە هەرچۆنێک بەسەرکەوتنە باشە توانیویانە تەوتینی موچە یا با بڵێن بە نیشتیمانیکردنی موچە یان بە بانکیکردنی موچە بە مەزبوطی بکەن ئەوانەی ئێرە ناتوانن راپۆرتێکی ڕێکوپێک ئامادە بکەن بۆ میزانی مڕاجعە بەرحاڵ ئەم سێ خاڵەیە یعنی ئێستا عێراق پێیان ئەڵێ ئێوە داهاتی ناوخۆتان دیار نییە داهاتی نانەوتیتان دیار نییە و ناشتوانن تەقریریکی ڕێکوپێکمان بدەنێ کە بۆمان باسکەن ئەو پارانەی کە دەستان کەوتووە چەندە و ئەو پارانەشی کە سەرفتان کردووە چەندە باشە دەینە سەر ئەو سەڵاتدارانی هەرێمیش بڵێن هۆکارکە چێ لایەوان بەس سەبارەت بە داهاتی ناوخۆ کە بەڕێز دەڵێ دیار نییە بۆ موچەش خەرج ناکرێ ئەی چی لێ دەکرێت ئێستا داهاتی ناوخۆی هەرێم کە قسەی خۆیان پێشە دەیانگو 350 میلیارد دیناری مانگانەیە بەو پێ بێنی سەروی 4 تریلیۆن 200 ملیار بووە لەم ساڵدا ئەگەر بەس قسەی ئەوان هەژمار بکەین لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا ئێستا دێمە سەر بەشەکەی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا ئێمە حکومڕانیەکمان هەیە کە حکومڕانی چەتەکانە نی حکومڕانی دزەکانە کلیپتۆکراسیە ئێمە مۆدێلی سیاسی ئێمە لە هەرێمی کوردستان کلیپتۆکراسیەوە یعنی لە یەکەمەکانی ئەو کەسانە بووم کە ئەم چەمکە ئەم زاراوەیەم بەکارهێناوە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان لە 2015 و 16 ینی ئەمانە داهاتی ناوخۆ دەبن بۆ خۆیان دەسەڵاتی یەشێتی لەژێر سنووری دەسەڵاتی خۆیدا داهاتی ناوخۆ بۆ خۆی دەبا پارتیش بۆ خۆی دەبا دابەشی ینی نسبەتێکی زۆر کەمی دەگەڕێنەوە بۆ ئەو قاسەشکاوی کە ناوێت ناوە وەزارەتی دارایی باشە یعنی ئەمە خاڵێکە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا تۆ دیقەت بدە کورتێنان یان با بڵێن ئەو پارەی کە ماوەتەوە یان ئەو تەواوکاری کە پێویستە بیکەن بۆ نمونە بۆ موچەی مانگی 11 کە موچەی مانگی 11 وەرگرتووە هیدیان پێ تەواو کردووە باشە موچەی مانگی 11 وەرگرتووە هیدیان پێ تەواو کردووە ساڵن هی 12مان بۆ بنێرن یان تەواوکاری 11مان بۆ بنێرن بۆی بتوانین 11ش بدەین قاعدەیەشیان هەیەڵێن هەر پارێک لە بەغداوە نییە لە داهاتی ناوخۆ بۆ خۆمانی دەبین تەمان بۆ خۆیان لەبەرەوەی ئەم دوو حیزبە بوون بە دوو حیزب کە کەلەشیان زۆر گەورە بووە کەلەشی سیاسیان کەلەشی ڕێکخراوەییان کەلەشی میدیایان پێویستیان بە پارەی زۆرە بۆی ئیداری بدەن ئەمە خاڵێکە ئەمە هۆکارێکە بەس دوو هۆکاری تر هەن کە زۆر پێویستە ڕوون بێ بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نانەوێت کێشەی موچە چارەسەر بکرێت و من بەرپرسیارە بڵم قسەیەوە ئایندەش دەری دەخات کە ئەم قسەی تا چەند ڕاستە چەند هۆکارێک هەن زیات یەکیشیانەوەیە کە دەیانەوێت لە هەرێمی کوردستاندا بێجگە لە کێشەی موچە خەڵک بیر لە کێشەی تر نکاتەوە یعنی خەڵک هەر چاوی لەوە بێت کێشەی موچە حل بکرێ چونکە گەر کێشەی موچە بە یەکجاری حل کرا و ئەگەر شتێک نەما بەناوی کێشەی موچەوە خەڵک بیر لە کێشەی تر دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە کێشەی تر چی هەیە یعنی ئەو کاتە داوای کارەباکە داوای ئاوەکە داوایشی تر دەکات سەوای لێ هاتووە خەڵک موچەکەی بدەیە زۆر خەمی نییە ئاوی هەیە کارەبای هەیە هەر موچەکەی هەبێ بەس دیقەت بدە ئەمە بۆ بە جۆرێک لە استراتیژ لای پارتیش و لای شتیش و بە پلەی یەکەم بەڵێ یعنی بە ئەنقەس دەیانەوێت کێشەی موچە درێژە پێ بدەن و ئێستا ئەم کێشەیان دەست کەوتووە ئەزانی چی چۆن بیری لەکەن وڵەن سەردەمێک کێشە موچەی نەبوو خەڵک داوای مافیتریە کرد سەردەمێک موچە کێشەی نەبوو خەڵک داوای مافیتریە کرد لە دوای 2008 و 2009 ئەوانەوە وانە ئێستا بە ئەم کێشەیە بهێڵینەوە بۆی خەڵک داوای هیچی تر نەکات ئەمە جۆرێکە لە استراتیژی هەموو نظامێکی دیکتاتۆری هەموو نظامێکی فاشی هەموو نظامێکی تۆتالیتار و ئیلا ئاخیرهی ئەمە خاڵێک ترەوەیە کە چاویان زۆر لەوەیە کە ئاڵۆزیەک دروست ببێ لە ئاستی ئیقلیمیە لە ئاستی هەرێمایەتیە جارێکی خواردنەوە بفرۆشنەوە بە تایبەتی بۆ تورکیا و بە تایبەتی لە ڕێی تورکیاوە و نەگەڕێنەوە جارێککە بۆ عێراق هەر بۆ ێشە دایانەوێت کێشەی موچە بەردەوام بێ بۆی سبینێ بڵێن کاکە ئێمە دوای ئەوەی کە نەود وەستا نەتوانرا کێشەی موچە چارەسەر بکرێتەوە تا حل ئەوەیە بڕۆینەوە بەرەو ئابووری سەربەخۆ حل ئەوەیە بڕۆینەوە بەرەوە ئەوەی خۆمانەوە بفرۆشینەوە ئەمە ئامانجی دووەمیانە ئامانجی سێهەمیان کە لە هەمووی مەترسیدارترە بە دیدی من ئەوەیە دایانەوێت ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە و ئەم دەسەڵاتە دایانەوێت زۆرترین پارە لای خۆیان بێ کەمترین پارە لای خەڵک بێ بۆی هەر کاتێک ویستیان خەڵک بکڕن بۆی هەر کاتێک ویستیان پەرلەمانتار بکڕن بۆی هەر کاتێک ویستیان
سەحافی بکڕن، بۆی هەر کاتێک ویستیان میدیاکار بکڕن، بۆی هەر کاتێک ویستیان مامۆسای زانکۆ بکڕن، بۆی هەر کاتێک ویستیان کۆمەڵگەکە بە پارە بێدەنکەن. تۆ دیقەت بدە پارتی یەکێتی لە خلالی حملەی انتخابیە یان باڵێن هەڵمەتی هەڵبژاردننی ڕابردووە چ پارەیەکیان ڕشت بۆ خەڵک و چ پارەیەکیان ڕشت بۆ میدیاکانیان و چ ئیمکانیاتێکی گەورەیان بەکارهێنا بۆ حملەی انتخابی. ئەوە شۆکارێکی ترە بۆیە هەمیشە دەیانەوێت کێشەی موچە بمێنێتەوە. یعنی ئەگەر کەسێک هەبێ تەنانەت لایەنگرانی پارتی یەکێتیش ئەوانەی کە تا ڕادێکی زۆر دەتوانم بڵم بێ ئاگایانە ناهۆشیارانە بێ ئاگایانە کەوتونەتە دوای ئەوەی کە فعلەن یەکێتی و پارتی دانوێت کێشەی موچە چارەسەر بکەن، بەڵام بۆیان چارەسەر ناکرێ هەڵەن یعنی لە 10 ساڵی ڕابردوودا فرسەتی زۆر هەبوو بۆی کە کێشەی موچە چارەسەر بکەن، بەڵام نەیان کردووە. یعنی تۆ دیقەت بدە بە 400 ملیارە توانن تەواوکاری هینێک بکەن مانجێک بکەن بە کەمتریش لەوە 365 پێویست ئێستا بە کەمتر لە 400 بەڵەوایە بەڵام نیکەن بۆ نیکەن خۆتوانن بیکەن و وەکو گەلانی ناوچەکە وەکو گەلانی دنیا کاگ حەکیم خەڵک کە ئەڕوا بەرەو سەری ساڵ بیر لەوە دەکاتەوە ساڵ نوێ دەبێتەوە ساڵێک لە تەمەنی تێ ئەپەڕێ ئێوێ کاتێکی خۆش لەگەڵ ماڵ و مناڵەکەی بەسەر ببا ئێوێ کاتێکی خۆش هەتا تەنانەت لە سەفەر و گەشتکردن بەسەر ببا بەس خەڵکی ئەم 3-4 پارێزگای ئێمە دەستی لەسەر دڵێتی لە پێناوی موچەکەیدا. یعنی بڕوان پێ بکە لە ئێستا بڕۆ لە عێراق ئەم کێشەیە نیە، لە تورکیایە کە ئەزمەیەکی اقتصادی گەورە هەیە ئەم کێشەیە نیە، لە ئێران کە نغڕۆ بووە لە ئەزمەی اقتصادیە ئەم کێشەیە نییە، یعنی کێشەی موچە نییە لانی کەم. یعنی مثلەن بۆ نمونە ئەزمەی اقتصادی هەیە لە تورکیا بە بەردەوامی تەزەخومە بێ و موچە زیاد دەکەن و بەڵام کێشەی ئەوە نییە 3 مانگ لەسەر یەک موچە نەدرێ. یعنی ئەم خەڵکە تووشی نەفرەت و نەفرینێک بۆ بەدەست ئەم دوو حیزبەوە کە سەرەتاییترینمان مافکەم موچەیە بۆیان چارەسەر ناکەن و ئەمە پوختەی کێشەی هینە دێتەوە دێمەوە سەر یەک خاڵکە زۆر گرنگە هەر بۆی وەکو معلومەیەک باسی بکەم جارێک تریش باسم کردووە بەڵام سبەینە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەیە لە عێراق سبەین ئێوانە سبەی سێشەم ئێوانە بەڵە سبەینەیە خەڵک زۆر چاوەڕوانیەوەیە کە لەو کۆبوونەوەیەکی ئیجابی بێ من نازانم سبەینە کۆبوونەوەکە ئیجابی دەبیان نا بەڵام ڕاستێکی ئەیزانم ئەویژەوەیە کە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی چیتر بەهۆی نزیشی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە ناتوانن پەیام و نیەت باشی خۆیان بەرامبەر بە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیشان بدەن چونکە زەختی شارێری خۆیانیان لەسەرە. سوودانی ئێستا زەختێکی زۆر گەورەی نارەکانی لەسەرە، سوودانی خۆی زەختێکی گەورەی نارەکانی لەسەرە، سوودانی بێجگە لە سوودانی زەختی نارەکانی خۆی و نارەکانی هەرێمی کوردستانیشی لەسەرە. ئێستا مەسەڵەن بۆ منە پارتی لەگەڵ حەلبوسی و سونەیە بەشێک لە سونەیە گەیاندوێتە مریشکە ڕەشە. ئەمڕۆ شێر زێباری تویتێکی نووسی بوو دژی حەلبوسی. تۆ دیقەت بە کاک حەکیم لە ئێکس لە سەکۆی ئێکس شتێکم نووسی بوو بۆی جوابم دابەوە. ئەو پارتیەی کە دەیویست لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی لە عێراقا پێک بێنێ و واز لە دیموکراسێتی تەوافقی بێنێ باشە ئێستا بووە بە دوژمنی سەرسەختی حەلبوسی. چەند تێپەڕۆی لە 21 کۆتا ئێستاوە 3 ساڵەوانە وەختی خۆشی لە 2010 حکوومەتی دووەمی بۆ مالیشی دروست کرد لەسەر حسابی عەلاوی دوایش بوو بە دوژمنی بابە کوشتەی مالیشی. ئێستا دۆستی زۆر نزیکی مالیچین بالمناسبە. یعنی ئەم حیزبە زۆر سەیرەکە طبعاً کاڵام ئەم حیزبە باسی جونگەی یەکەمی دەسەڵات دەکەم لە هەرێمی کوردستان پارتی حیزبی یەکەمی کوردستانە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و هەموو ئەو داو دەستگانەی کە سوڵتەی ئەوانی هێناوەتە پێشەوە جا شەرعی و ناشەرعی چ لە فتری شەرعیە چ لە فتری ناشەرعیە خۆی ساگەر حکوومەتیش دروست بکرێتەوە هەر ئەوان داوای سەرۆکاتی حکوومەت دەکەن بەو پێی کە لیستی یەکەمی ئەم هەڵبژاردنە دیزاین کراون ئۆکەی وەڵام ئێستا لەگەڵ یعنی نارەکانی پارتیش بوونەتە زەخت دیسان لەسەر محەممەد شیع سوودانی. مەسجێک کە ئەمێ بیدەم ئەوەیە کە پێم وانییە دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی سوودانی و حکوومەتەکەی بتوانن لە ساڵی ئایندەدا کە ئێمە ئیتر ئەڕۆین بەرەو هەڵبژاردننی 2025 ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێم وانێ بتوانن بەم شێوە هەزە نەداهاتی ناوخۆ بگەڕێنەوە نەداهاتی نەوتی قاچاق دیار بێ لیستەکان پڕ بن لە کێشە نەتوانن راپۆرتێک لەسەر میزانی مراجعە ئامادە بکەن هێشتا هەر ئەوان بتوانن ئەمە ناکەن و لێرەشەوەیە من بەڕاستی زۆر گەشتبین نیم. هیوادارم لانی کەم لە پێناوی موچەی مانجی 12ەیە تەواوکارینیان هەر بار حاڵدەگەی موچەی خەڵک نەفەوتێ بەڵام بەڕاستی کاک حەکیم موچەی خەڵک لای
دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە. باش دەی سەرەوە بەس ئێستا چی بکرێ موچەی مانگی 11 لە 7 مانگە و 7 ڕۆژە 631 میلیارد هاتووە دابەشی ناکەن پێشتریش لەبەرەوەی هیدایان پێتەواو کردووە کاک حەشیم لەبەرەوەی پارەکان بەشیشیان خسۆتە سەر ئەوەی دا یعنی لە داخی ناوخۆ مانگی دایان هیچ شتێک لە داخی ناوخۆ ناکەن کاک حەشیم دڵنیا بەلەوەی 1 دینار ئەزانی یەکشت با پێ بڵم تەجروبەی ئەحزابی کوردی لە هەفتاکانەوە تا ئێستا باشە لە هەفتاکانەوە تا ئێستا ئەوەی دزی بێتیان قەت نانهێناوەتەوە یعنی بە ملیاران دۆلاریان دزیوە بەس قەت 100 میلیۆن دیناریان نەهێناوەتەوە ئەوەی کە بردی بێتیان بۆ خۆیان بردووە ئەوەی کە بردی بێتیان ینی خسویانەتە ناو سێگۆشەی بەرمۆداوە تەواو کۆتایی هاتووە بۆیە خەڵک بە تەمای ئەوە نەبێت بە تایبەتیش کاک حەشیم ئێستا و بە تایبەتریش دوای ئەم هەڵبژاردنەی کە تێپەڕی دوای ئەو هەڵبژاردنەی کە تەنانەت بەشێک لە نایارەکانیشیان شاگەشکە ببوون بە نەتیجەکانی ئەو هەڵبژاردنەی کە من وتم هەر لەم لەسەر ئەم کورسی دوای هەڵبژاردن پێم وتی چیرۆکێکم بۆ جێڕایتەوە کاک حەشیم وتم پارتیویشێتی ئەم هەڵبژاردنە دیزاین کراوە هێزەکانی دەرەوەی دەسەڵات زین چی لێ دەکەن چیرۆشێکم بۆ جێڕایتەوە باسیەوەم کرد پیاوێک وتیان 100 دلار 100 هینە دزیوە و وتی نەخێر چیرۆکەم بۆ جێڕایتەوەی کە دوایی پیازەکەشیان پێ خوارد و جەلدیشیان لێدا و 100 هینەکەشیان 100 دینارەکەشیان لێ سندەوە با بڵێن و باسم کرد گوتم بەدەست هەڵیانەواسن ئێستا بزبط هەڵیان واسیون مەبەستم چیە مەبەستمەوەی پارتیویشێتی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا نەزەختی شەقامی لەسرە چونکە هێزە سیاسیەکان زۆر جار ترسنۆکانە خۆیان لە پشت جوڵەی یان ناڕزایەتی پیشەیی ئەشارنەوە خۆیان نایەنە سەرجادە بڵێنەوە ئێمەین لە سەرجادە ئاتەن هێزی سیاسی خۆی چێتە سەرجادە ناچێتە لە پشت مامەساوە خۆی بشارێتەوە لە پشت جوڵەی پیشەیەوە خۆی بشارێتەوە ئەمە خاڵێک دووەمەوە پەرلەمانەی بینی بەڕاست پەرلەمان وەزعی چییە؟ ئەو پەرلەمانەی کە مەجموعەیەک شاگەشکە ببوون پیان وابوو سەرکەوتنێکی گەورەی کوا ڕۆڵیان وتم ئاوا بە پشتەمەڵ هەڵیانەوە ئەسن ینی دڵنیا بەلەوەی کاک حەشیم هەر کاتێک پارتیویەتی بیانەوە پەرلەمان کۆ ببنەوە کۆ بنەوە هەر کاتێک بیانەوە کۆ نەبنەوە کوێستا کۆ نابنەوە حەزیان لێ بێ پەرلەمانی حەزیان لێ بێ پەرلەمانی هیچ ڕۆڵێکی نابێ نەخێری کێستا ناتوانێت نەخێری ئەسڵەن بەبێ پارتیویەتی ئۆتۆمبیلی بێ سەرەتا بێ لەسەر کێشەی تر بێ لەسەر هیچ کێشەیەک ناتوانن ینی هەتا ئەگەر هەموو ڕۆژێکیش کۆ ببنەوە بێجگە لە قسەکردن بۆ ئیعلام هیچ شتیان پێ ناکرێت هێزی سیاسی هەر یەکسان نێ بێ ئەگەر حیزبی سیاسی هەموو ڕۆڵەکەی بریتی بێ لە ئیعلام و لە کۆنگری ڕۆژنامەوانی کە پڕپڕێتی لە معلوماتی درۆ و پڕپڕێتی لە معلوماتی پێچەوانە ئەم ڕۆڵە پارەکە گەیشتووە هاتووە پارەکە زمێنێ ناتوە کەس پێڵەکە کە تۆم درۆی بۆ کرد راپۆرتێکی میدیایی ئامادەکەن پڕپڕێتی لە درۆ بەس کەس پێیان ناڵێت کاکە ئەزانی تۆ دیقەت منم ماوەیە من 3 ساڵ لە لیژنەی دارایی بووم لە پەرلەمانێرە بەڵێ ماستەرەکەشم لەسەر ڕێ و فەسادە ئەماوەیە کەمترین جار باسی موچە دەکەم یان ئەگەر باسیشی بکەم باسی هیچ ڕقمێک ناکەم ئەزانی بۆ چونکە هەستەکەم خەڵک وای لێ هاتووە ڕحمی پێ ناکرێت لەلایەن کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵێک سیاسی و کۆمەڵێک کۆنە پەرلەمانتارەوە بە بەردەوامی ڕقەمی غەڵەت ئەوترێ بەبێ ئەوەی ڕحم بەو خەڵکە بکەن یەکێک لە خەتەرترین شتەکان بریتیە لەمەی خوارەوە بە درۆ بەهار بێنە چۆکان ئەمڕۆ لە پۆستێکە قسەیەک بکە وەکو مژدە هەموو میدیاکان بڵاویکەنەوە مژدە بۆ موچە خۆران مژدە بۆ نازانم چی دوایی کە درۆ دەرەچێت کەس پێی ناڵێت کاکە تۆم درۆیت بۆ کرد ئەرێ تۆ کاکە ئەم درۆیت بۆ بڵاو کردو وای لێ هاتووە قسە بەرپرسیارەتی نەماوە یعنی من ئێستا لە 2014 و 15 وتارێکم نووسیبێ ئێستا شەستەکەم بەرپرسیارم بەرامبەری لانی کەم هەنێ جار قەنەعاتی ئینسانە گۆڕێ بەڵام هەندێک معلومە هەیە ناگۆڕێ طبعا هەنێک قەنەعاتی ئینسانی قوڵ هەیە هەنێک پرەنسیپ هەیە هەنێ مەبادی هەیە دیسان ناگۆڕێ من لە 2000 بۆ نمونە 15 و 16 وتومە تاکە چارە بۆ کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکخستنی موچەیە لە زاخۆوە تا بەسڕە لەسەر ئەساسی چەندێتی و چۆنێتی دابشکردن ێستا شەرەمە قەنەعەتم هەیە چونکە پێم وایە ڕیشە جەزریەکە ئەمەیە و ئەمەش تەوتینی ڕاستەقینەیە ئەمەش تەوتینی ڕاستەقینەیە ئێستا وای لێ هاتووە فێڵ لە تەوتینیشەکان ئەڵێن تەوتین بەڵام تەوتین بالمناسبە هەژماری من کوردیەکەیەتی وەکو کوردیەکەی بەکاری دێنن ئێستا تەنانەت نانێستا دەسەڵاتدارانیش چیەکەن دەسەڵاتدارانی ژەڵێن دەسەڵاتدارانی هەرێمی ژەڵێن لەبری هەژماری من کلمەی تەوتین بەکارهێنن بۆ جۆرێک لەسەر لێ شێواندن قەزم چییە قەزمەوەیە کە یەکێتی و پارتیویستم ئەم جملەیە تەواوکەم دوای ئەم هەڵبژاردنە هەستەکەن نەزەختی ئۆپۆزیسیۆن ماوە بەناو ئۆپۆزیسیۆن نەزەختی شەقام ماوە نە هیچ شتێک لەوە دۆخەکە گۆڕە دوایش بۆیان دەرکەوت ئایلەوە ئەوان نزیکەی 6 ساڵ لێڤڕینی موچەیان کردووە موچەیان نەداوە موچەیان دوا خستووە هێشتاش نزیکەی ملیۆنێک و 200 وانە ملیۆنێک و 200 ملیۆنێک و 132,000 موچەخۆرەیە نانە دەنگەکانی پارتیویشێتی بێکەوە کۆ بکەرەوە هەردووکیان زیاتر لە ملیۆنێک بوو یەکیان 200 400 وەکو زیادەکەش یەکیان
بەڵام لە بەرامبەرەوە 600,000 دەنجی هین هێوانیە 600,000 دەنجی ئۆپۆزیسیۆنێ سەروی ملیۆنێکە بوو نانە 600,000 دەنجی ئۆپۆزیسیۆنیش هەیە باشە لە شوێن کوان تو مثلا يعني تو بيانا برشاوي خود من همو جاري علم اسا بوتارك شو نسيبو لسر اوا ل روماني نفرتي نو بهارانا بختار علي جمليشي زور جواني لا والله لا هينيتي لا ازانم لا لو لاخر هينيتي لاخر ديواني الشعريتي لو رومانيانيا ببوره الله ام شارع بريتي لتوري بيسود توري بيسود سليماني دس على الركه خو بيشاندانا كاتورا ابي دشيت سرجاده خوين ادا بركاني شهيد دبن همو قسيك اوي كان بريتو بو باي تختوانيا اخر الدنيا ذا خو بيشاندان ونارزاتي دربرين تقينوي جماوري يان دبي لباي تختو دس بكيان لاني كم باي تخت بقريتو وانيا هو يعني هولير ناقريتو هولير بتماي شي بقريتو خو نابي بتماي هذا سياسه كان يدروي بارتيو شتي بيقريتو وانيا يعني معقوله بهمو يعني ونتوان 10,000 كس بين سرجاده بهمو يعني 5,000 كس لبردمي انجمني وزيرانا لدجيهن يعني جولد نيه جوليه غنيه كبتوان ما بس اويه ك هربويش نسيبهم في شاري بناو اوبوزيسيون لسبب الصلاه استا 0.0 وانا به يعني من بيمنا خوشوايا كاك حكيم يعني حزمه كرت في شاركه بزور برز به والله مناش وانا مدرو لقال خوم ولا قال وجداني ميلتكش ولا قال جنابي شو لقال ميدياش كم بلا ملا في الشارع هي فعلا بارتيوشتي والله هو قصيه وقتي خوي ايديوم يا ابو ديان قلت اگر فلان كسم دجمن به شو بالشورت ودخوم يعني دولروي بينران والله اگر دوخي اوبوزيسيون جبم شوي اساب مينتو والله بارتيوشتي حتى ماون بباكه بن برامبر بخلص قصدي بتشي بكري سمادم في شاري لانا كاين درجه صلاه الله به خلق بۆ موچەی مانگی 11 ئێستا لە بەردەم چی داین چی بکرێ بۆی نەفۆتێت موچەی مانگی 11 ساعت و دابەشی ناکەم بۆ موچەی مانگی 12 وەکو پێشبینی خۆشت لێکدانەوەی خۆشت يعني ئەو کۆبوونەوەی بەیانی یەک لاکەرەوەی تا ڕادێکی زۆر بەڕێی من لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و ڕاستیەکەی یەک قسە هەیە لەو ڕۆ ئەمێ بێڵێم ئەوە تکاشە لە موچەخۆران بدروي هيچ سياسيك بدروي هيچ برلمانتاريك بدروي هيچ كونا برلمانتاريك سوزا ماجك باور ما كان قبل امو تشي فوتان امو تشي حتى تاكو خوتان وري يقرن يعني بس امشر دروني كلقل متخور دكري براسي كاك حشيم او هي بهار دينه تشوكان وكو باسم كنت كاك جان حتى كوني حتى بليستيش باور ما كان ببلاو كنو ليستيش باور ما كان حتى ديخنا رجبيني من همیشه گشبینم ها يعني ازانی گشبینه کی من چیه کلی دخوینێت و بۆ مانگی 12 بێ ئەنی ئەگەر مانگی 11 بدەن لەم چەند ڕۆژەیە ئەبێ موچەخۆران شکری خوا بکەن ئەگەر مانگی 11 بدەن ئەبێ شکری خوا بکەن و عاتەنیش کە چوونە ساڵی داهاتووە ئیتر مانگی یەک دێتە پێشەوە ئەزانی ئەم هینە تازە نییە کاک حەکیم ئەزانی من قەفەت بچێ ئەو چەند ساڵە پارتیویشێتی لە کۆتایی ساڵە چەند موچەیەکە خۆن چەند ساڵە معقولێ ئێمە هەموو ساڵێک درۆ لەگەڵ خەڵک بکەینەوە بڵێن وەڵا کاکە نافەوتێ و خەڵکیش بەس بۆ ئەوەی کە خەڵک دوولایکم بۆ بکا بڵێ وەڵا شار عەبدوڵڵا نافەوتێ یان وتی ئەم جۆرە لە گەشبینیە درۆینە بە خەڵک گەورەترین زەربەدانە لە خەڵک یعنی بەڕاستی و زانی ئەو بێدەنجی کە هەیە ئەو ئێستا خەڵک هەمووی قەلق نییە لەسەرەوەی کە موچە بدریانە درێوە من تۆ دانیشتوین ئەدریان نادرێ گەشبین یان ڕژبینین ئێستا حالیان سەرانی ئەم بەناو حکوومەت و ئەم بەناو دەسەڵاتە بیر لەوە دەکەنەوە بچنە کوێ بۆ دەرەوەی بۆ سەری ساڵ نەڕۆشتن ئێستا سەرۆک و جێگرەکەی وەزیرەکان و چێوچیانە بەت بەنیازی ئێوان وەڵا ڕەنگە ڕۆیشتە بن با بۆ نا ڕەنگە ڕۆیشتە بن عوتڵەکانیان ئاتەنە عوتڵیان بۆی وا درێژ کردوتەوە بۆی کە خۆیان زوو بڕۆن بۆ دەرەوەی وڵات و تۆ زۆربیان قەت بینیوتە سەری ساڵێک لە وڵاتە بوو بن يعني تودي قد بدا مشوري او ناخون كموچه بدن بخلقكي بلام خوانا رونا طبعا ام ظلمه حزكم شيء بيزاني خلق زور زار الله اما تاكي وتا ظلم بير ناتشته ولا دو استا لاستي انسان لاستي عدالتي اسماني ولا لا خوي گوره شو بلام غلط يجي زور زار نالوجيشي او تريد بون مون زور زار او تريد سرنجامي همو ظالمك لم دنيا ده هرز مرجني وابي ها چونکە لە ئەساسە ئەوەی کە زاڵمە و ئەوەی کە زوڵم دەکا حسابەکەی لێرەنی لەو دنیاە لێرە نییە زۆر جار هەیە زاڵمێک
50 ساڵ زوڵمی کردو دوایش بە نەخۆشی خوا مردووە و لەسەر جێگە مردووە و بەڵام حسابەکەی لەو دنیا یعنی ئەوانی لانی کەم ئیماندارن ئەبێ ئەو ڕاستیە بزانن بەڵام ئەو زوڵمەی کە ئێستا پارتیوێشێتی دەیکەن و ئەوانەشی کە خەریکی سپیکردنەوەی دەموچاوی پارتیوێشێتین بە ناوی فشەی قەومیەوە تۆ ئێستا دیقەت بدە لە دۆخی سووریایە من چی زۆر سەرنجم ڕادیشێشە و پێم خۆشە ئەوە هیچ بە شار و خێزانەکەی و بنەماڵەکەی و دەسەڵاتدارەکانی سوپاس بخوای گەورە سووک و ڕسوابوون بەڵام ها قەڵەمەکانیان ئەوانەی ئەو متەمەلیقەکانیان ماستاوچیەکانیان ئیعلامیەکانیان هونەرمەندەکانیان ئەکتەرەکانیان ئێستا توانای سەر هەڵبڕینیان نییە جا سەردەمێکیش دێ ئینشاڵڵا ئەمە ئەبینین یعنی سەردەمێکیش دێ ئینشاڵڵا ئەمە دەبینین تەمەنا دەکەم لەخوای گەورە دەپاڕێمەوە لە بەشار عاقبەتیان خراپتر بێ زۆر خراپتر بێ و بەڵام هەموو ئەوانەشی کە ئێستا دەڵێن وەڵام موچە هیچ نییە و موچە کێشە نییە و ئێمە بێ خەمی میلەتەکەمان بێ یعنی زۆر بێمەعنایە یعنی کەسێک خۆی گیرفانی پڕ ببێ یان کەسێک خۆی موچەکەی لە عێراقەوە بێ یەک ڕۆژ موچەکەی لە عێراقەوە لە 10 ساڵی ڕابردووە دوانەکەوت بێ لێرە بڵێ وەڵا موچە هیچ نییە کەسێک نسریەی ماگانەی لە پارتیوێشێتی هەبێ بە بەردەوامی و نسری ماگانەکەی بەدەست بگا بەڵام بڵێ وەڵا قەزەی میلەتەکە گرنگترە و لە هیچ شوێی دنیای موچە ناکرێ بە خەبەر و ئەوە کوفرێکی گەورەی ئەوانەیە زانی لەسەر مەسەلەی ئەو بەسەر یعنی ئێستا ئەم زوڵمە کە لە بیر ناچێتەوە خەفەت لە شتێکە خۆم 10 ساڵ زیاترە پارتیوێشێتی بە ئاشکرا دزی لە گیرفانی خەڵکەکەن 10 ساڵ ینی من لەم هەڵبژاردنەیە بەشی زۆری خەفەتم بەوە خوارد بەڵام خەڵک زۆر زووبی دەچێتەوە چیرۆکێکەیە لەسەرەوەی کە زوڵم بیر ناچێتەوە یان مەزڵوم نانی کەم نابێ زوڵمی ئەو زوڵمەی لە بیر بچێتەوە کە لی کراوە ئەڵێ وەختی خۆی مەمونی کوڕی هاڕونە ڕەشید کە مناڵ بووە مامۆستایەکی دەبێت لی دەدا هەر بەدار لێدا چەند جارێک ئەڵێ مامۆستا بۆ لێ مەدەی ئەڵێ هەر بڵێن بە هەوەس جوابی ناداتەوە چەند جارێک دووبارە دەبێتەوە هەر ئەڵێ تۆ هۆکاری چیە لێ مەدەی جوابی ناداتەوە پاش 20 ساڵ کە مەمونە بێ بە دەسەڵاتدارە نێرە بەدوای ئەو مامۆستایە دەڵێ ئاوەرەوەرە تۆ کاتە بۆ ئاوە لە منێتەدا بەبێ هیچ هۆکارێک مامۆستاکەشی پێیەکەن ئەڵێ مامۆستایەکی باش بووە تەبان بەس لی داوە لە مەمونی کوڕی هاڕونە ڕەشید کە زانیویشێتی ئەمە مەمونە کوڕی هاڕونە ڕەشیدە ئەڵە بیرت نەچووە ئەڵێ نا ئەڵە لەو کاتۆ 20 ساڵە بیر نەچوە ئەڵێ نا بیرم نەچوە چووکە مەزڵوم بووم تۆ زوڵمت لێ کردم ئەڵێ ئەو کاتە بۆیە لێم دای بۆ ئەوەی تێبگەی کە مەزڵوم قەت زوڵمی لە بیر ناچێتەوە ئێستا تۆ کە دەسەڵاتداری زوڵم مەکە چونکە مەزڵوم بیری ناچێتەوە گەورەترین کێشەی وڵاتی ئێمە ئەوەیە مەزڵومەکە بیرێچێتەوە ئەوەی کە مەزڵومە ئەوەی کە موچەکەی لێ ئەدزن ئەوەی کە بلێی ئەبڕن ئەوەی کە هینەیە کەن دوای سەری 4 ساڵ جارێک 6 ساڵ جارێک توزانە بچێتەوە دەنجیانە داتەوە چێتەوە هینیان نەکات یعنی ئەمە وای کردووە کە جاری وایە تۆ لە منە پرسی تۆ گەشتبینی یان ڕەشبینی من بەڕاستی بەم دۆخە لە کۆمەلگایە بەم هەموو قبولکردنی زوڵمە گەشتبین ڕەشبین نیم بەڵام هەر بەعامیش لەبەرەوەی خۆم پێم وایە کە حەق و حسابی ئەم دنیاە لێرە نیە لە شوێنێکی ترە ئەوەی کە لەسەرمە ئەوەیە تەوسێ بکەم بە حەق هۆشیاری بدەم بە خەڵک ئەوەی کە لەسەرمە بیکەم بەشێک نەبم لەو زوڵمە باقیاتی ترێ بێ گەشتبین بی ویست باسی میدیاکانش بکەین مامەڵی میدیاکان لەگەڵ و پرسی موچە ئەزانی وەختی خۆی میدیایەکە بوو پێمانوت میدیای نەوتی ئێستا شەرماوە بەرەوەڵا ئێستا وەختی خۆی میدیای نەوتی بوو بە بۆ ڕێسا بوون بە میدیای نەوتی بە قاچاق زانی فترەیەک خەریکی با بڵێن وروژاندنی هەستی عاتیفی خەڵک بوون بۆ دەوڵەتی ڕفرەندۆم و بۆ بە ناوی گشتپرسی و خەڵکیان لەو ناو نیشانانەدا دەگەوجان بەس ئێستا میدیایەک پەیدا بووە بە دەوری ئەم دەسەڵاتی ئێستاوە لە کوردستانە یعنی ئەوەی شەرم بێت تێیدا نەماوە بەرامبەر بە ڕەقەم بەرامبەر بە هەواڵی درۆ بەرامبەر بە ینی ئەوەی کە پێوترێ ویجدانی کۆمەڵگە ئەوەی کە پێوترێت ئەخلاقی ڕاگەاندن ئەوەی کە پێی دەگوترێت کوڕەتەکێتی قسەکردن ئەوەی کە پێی دەگوترێت ئەلفوبەی سەحافە ئەوەی کە پێی دەگوترێت ئەلفوبەی میسداقیەت یعنی بەلایەوە طبیعیە ئەم شەو درۆیەکە کا درۆیەکی ترە کا 180 لە پێچوانی ئەو درۆی تر بەلاشیەوە طبیعیە و سپۆنسەرێکی زۆریشی لێ ئەدرێ لە سۆشیال میدیا و پارەیەکی ملیۆنان دۆلاری تیا سەرف دەکرێت مەسافەکەی مەساحەی سۆشیال میدیای بە تەواوەتی داگیر کردووە ئەم قسانەی من و تۆ زۆر کەمەگا بەراورد بە و قسە تافیهانەی ئەوان لەگەڵ ڕێزما بۆ بینەران
و ئەمە ژوای کردووە کە ئەوەندەی تر میزاجی کۆمەڵگەکە من زۆر جار ئەم قسەیەم و تومە فەزای گشتی ئێمە، فەزای گشتی کۆمەڵگەی ئێمە، بارودۆخی کۆمەڵگەی ئێمە، عەقڵی کۆمەڵگەی ئێمە داگیر کراوە کاک حەچیم، داگیر کراوە بە میدیایەکی نابەرپرس، بە کۆمەڵێک ڕۆشنبیری وەک کۆمەڵێک قەڵەمی گەندەخۆر کە بە بەردەوامی بای سوڵتە لەکوێوە بێ لێەوە شەن دەکەن و میدیایەک ئێستا وەکوتم ئامادەیە بە موچەی $10,000 میدیاکارێک بۆ کڕێبی بە ئیشی پێ بکە بە $20,000 ئەداتێ، یعنی $2 ئەداتێ لە مانجێکا بۆی ئیشی بۆ بکە، بەڵام زۆر بەلایەوە تەبیعی و بەلاشیەوە تەبیعی هەموو شوێک هەواڵێکی درۆ لەسەر موچە بڵاو کاتەوە یاری بە عاتیفەی ئەو خەڵکە بکە. ئەخر کاک حەچیم بۆ کەسێک کە گیرفانی گەرمە جیاوازە لەوەی کەسێک کە چاوی سەری لەسەر مۆبایلەکەی دەرناکە لانابە یان چاوی لەسەر تەلەڤیزیۆنەکە لانابە بزانێ هەواڵێکی خۆشی موچە هەیە، چکە هەواڵی خۆشی موچە بۆ ئەو کرینی توزانم پێڵاوێکە بۆ منداڵەکەی، شیرە بۆ منداڵەکەی، کری خانوودانە دەرچوونە لەو ئیحتیاجەی کە هەیەی دوو دنیای جیاوازن. بەڵام هەموو جارێ ئەڵێم ینی ئەم دوو دنیا جیاوازە شتێک دروستی کردووە کە پێی دەوترێت قبولکردنی زوڵم. ئەم قبولکردنی زوڵمە بەر لەوەی بەرپرسیارەتی کۆمەڵگە بێ، بەرپرسیارەتی ئەو حیزبانەیە کە بەحساب وعدیان بە خەڵک داوە کە نوێنەرایەتی ئەوان بکەن کە لە ئێستادا وەکوتم فشاریان 0.0. ئەمە واقعەکەیە. ینی بینە سەر پێکێنانی حکوومەت دوو مانگە بڵێن هەڵبژار نەکرا کە سەختەکارێکی زۆری تێدا بوو، بەس بۆ پێکێنانی حکوومەت چاوەڕێی هیچ بین ئەوەی کە لە ساڵی داهات حکوومەتێکی نوێ پێک بێ کێشەی موچە کێشەکان لەگەڵ لە ناوخۆی هەرێم چارەسەر بکات. کابینەیدا ئەگەر لە کابینەی نابەرپرسیارتر نەبێ بەرپرسیارتر نابێ، ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێ. ئەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە، یان ئەگەر مانگ دیار بوو هین پێویست بە ئەنگوس ناکات. یعنی ئەوانە هەر لە ئێستاوە هیچ احترامیان بۆ نەتیجەی انتخاباتەکەشنی، هەر بە خاڵیان دانای ئەسڵەن پەرلەمان کۆ بێتەوە یان کۆ نابێتەوە. ئەسڵەن لە دانیشتنیەکەمە گاڵتەیان بە دانیشتنەکەش و گاڵتەیان بە سەرۆکی تەمەنی پەرلەمانی شەکرد. کادری حزبی پەرلەمانتاری حزبێک خۆی کاندی دەکرد و برادەرەکەشی کاندی دەکرد، دەیوت من خۆم کاندیدم بۆ سەرۆکی پەرلەمان و برادەرەکەش مەرکاندیدە، وای لە هات بێ کاکە با برادەرەکەت خۆی بێڵێ. گاڵتەیان پێکرد، ینی پارتیش و یەشێتیش هەر بەڕاستی یعنی گاڵتەیان بە یعنی هەر لە یەکەم دانیشتنەوە گاڵتەیان بە خولی پەرلەمانە، بەم خولی پەرلەمان کرد. گاڵتە پێکردنێک کە ئاماژەیەکی ئێجگار گەورەیە کە ئێمە لە بەردەم 4 ساڵی چۆنین بۆ ئەم خولی پەرلەمان. یعنی من بۆ خۆم بەنسبەت منەوە دانیشتنی یەکەمی پەرلەمان فاتیحەم بۆ پەرلەمان خوێند. یعنی پێشتر خوێندە بووم چکە دیزاینەکە دیارە، یعنی دیزاینەکە لە دەروی پارتی وێشێتی کەس هیچ نییە. یعنی ئێستا بەسەرەن بۆ منە پارتی وێشێتی بڵێن کاکە پەرلەمان بۆ خۆتان چیان پێکرێوانی تر؟ هەر هەمویان چەندن؟ چەند کورسین؟ چیان پێ دەکرێت ئەسڵان؟ گریمان پارتی وێشێتی بێ کە حکوومەت دروست ناکەن، لەگەڵ چیا دروستیەکەن؟ بە 50 زایدێک دروستیەکەن؟ بە 50 زایدێکیش دروستیەکەن. مەسەلەن پارتی ئەوە نەوەی نوێش ڕۆیش لەگەڵ هەموو حیزبەکانی تر باشە؟ ئیشەتی دێڵی لێرە هیچ ئەم حکوومەتە دەسەڵاتی هەبێ. یعنی ئەمری واقعی ئەم دوو حیزبە ئەوەیە کە ئەم دوانە بەیەکەوە هینەکەن و بەڕاستیش حیزبەکانی تریان لەناو پەرلەمانە وەکو ئەکسسوار داناوە، وەکو هین داناوە، چۆن ئێستا ئەم ستۆدیۆ داناوە ئەم لۆگۆیە دروست کردووە بۆی ستۆدیۆ کە جوان بێ. بەڕاستی ئەوانیش ئاواڵێن تا بە کنسوڵخانەکان ئەڵێن ئەمە ئەوانەشەنەوە ئەم حیزبانەشەن و ئێمەشەین و فرە حیزبی لە کوردستانە. کاکە گیان لە کوردستان ئەوەی هەیە فرە حیزبینی، ئەوەی کە هەیە دوو زۆنی پڕ لە چەتەگەرا هەیە کە دوو گروپی مافیا حکومی تێدا دەکەن و نقطە. باش بەس وەکو وتیان ئێستا لەسەرەوە وەستاون کۆمیداتی پارتیویەتی بەرنامەیەکی باش بنووسنەوە بۆ حکوومەتی بەرنامەی باشی چی؟ کارنامە بنووسنەوە بە قسەی خۆیان. کاک حەچیم بەرنامەی باشی چی؟ تۆ ئێستا دیقەتی یەکێتی بدە، یەکێتی داوای چیەکە؟ ئەڵێ من سەرۆکی هەرێمم دێوانە باسی وەزارەتی ناوخۆ و شارەوانی و ئەوانەش دەکەن. کاچی برا ئەڵسام لە سەرۆکی هەرێم دیارترینیان سەرۆکی هەرێمە کە داوایەکەوە نیە؟ سەرۆکی هەرێم لای نێچیروان بارزانی بوو، مەسعود بارزانی کوڕەکەی هیچ ڕۆڵێکیان بۆ نەهێشت بووە. یعنی هەر مەسئولێک دادەبوو بڕۆ کاک مەسعود ببینێ دوای ئەوە بڕۆ کاک نێچیروان ببینێ. یعنی لای برازەکەی خۆی بۆ حسابی بۆ ناگەت. ئێستا ئەگەر لای قوبات تاڵەبانی بێ ڕەنگە بۆ خودی قوبات تاڵەبانی مهم بێڵە من بووم بە سەرۆکی هەرێم و یعنی استفادە بکات لە توزانم لە نەسریە و لە پۆستەکە و لە پۆزیشنەکەی. بەڵام سوودێکی ئەبێ بۆ هەرێمی کوردستان. زانی من زۆر چاوەڕێ ئەوە بووم بزانم مثلەن فکری یەکێتی یان بەرنامەی یەکێتی یان بەرنامەی ئەوانەی کە هەتا ئەوانەشی کە یانوێ حکوومەت پێک بێنن
یان هەموو لایەنەکانی تریش جا لەنەوەی نوێ بۆ یەکگرتوو بۆ ئەوانەی تر بۆ هەموو حیزبەکان تەرحیان هەبێت لەسەرەوەی کاکە ئەم حکوومەتە بۆ ئاوایە ئەم حکوومەتە فراوانە چی ئەم هەموو وەزارەتەی هەیە وەزارتی هینیشان دانا بنای پەیوەندیەکانی ناخۆی وەک وەزارتی ناخۆی هەرێمی کوردستان مامەڵە دەکات کەسێک ئەگەر بیەوێ شەهادەکەی تەصدیقکە پێویست ناکات بڕوا بۆ وەزارتی خارجی عێراق لەبەر وەزارتی خارجی عێراق لە سلێمانیە بنکەی کردوتەوە ئۆفیسی کردوتەوە بەڵام ئەبێ بڕوا بۆ هەولێر ئەوەی هەولێر ئامادە نیە لە سلێمانی هینێک بکات وزانی لەم ڕۆژانەیە بەبستم چی بووم بەسمەوە بیرم لە بەرنامەی باش بۆ حکوومەت ئەوەیە کە هەوڵدەن دەسەڵاتەکان شۆڕ بکەنەوە مەسەلەن یەشێتی بۆ نمونە بیر لەوە بکاتەوە باشە با وەزارەتەکان لە هەولێر بێ بەڵام بێ بەشێک لە وەزارەتانە ئۆفیسێک لە سلێمانی بکەنەوە تۆ دیقەتی شتێک بدە لەم ڕۆژانەیە خزمێکمان ئیشێکی هەبوو لە وەزارەتی داد لە هەولێر لێرەوە ڕۆیشتووە بۆ وەزارەتی داد ئەڵەن وەڵا وەزیر کۆنگرەی هەیە تا 2 ڕۆژ تریش ناتەوە بۆ مؤتەمەری هەیە تا 2 ڕۆژی تریش ناتەوە وەسڵاحیەتی ئیمزایەکی بەسیطیشی بەجێ نەهێشتووە لای کەس جا تۆ بهێنە بەرچاوی خۆت ئەو خزمەی من لە سلێمانیەوە ڕۆیشت بوو ئەگەر کەسێک لە کەلارەوە بڕوا بۆ هەولێر لە هەولێر بڵێن وەڵا وەزیر مؤتەمەری هەیە ناشوانێ ئیمزاو بۆ بکە باشە چییە بێ گەرێشێتی شەڕ بکات لەسەرەوەی هەموو ئەو وەزارەتانە ئۆفیسیشیان هەبێ لە سلێمانی بۆی خەڵک ناچار نەبێ بۆ بچووکترین ئیمزا بڕوا بۆ ئەوێ پێت دەڵێم بەغدا ئامادە بۆ ئۆفیسێک بکاتەوە بەڵام مەکتەبی پەیوەندیەکانی ئەوەی کە ئەوان بە حساب لە جێگەی وەزارەتی خارجیە داناوە ئەینێرن بۆ پێشوازی وەفدی بەڵێ پەیوەندیەکانی دەرەوە ئامادە نین ئۆفیسێک لە سلێمانی بکەنەوە ئەمە مهمە یعنی بیر لەوە بکەنەوە مەسەلەن بۆ نمونە حەلقەی سەرۆکاتی هەرێم ئیسفادەی چییە بەس پێم بڵێ من دەمێکە نووسیومە سەرۆکاتی هەرێم حەلقەیەکی زیادەیە تۆ سەرۆکی حکوومەتت هەیە پەرلەمانت هەیە دەرەمە چیەمە سەرۆکی هەرێم بێجگەلەوەی کە بۆ بە مؤسسەیەک تەنها پارێتیا و خوێ و پارێتیا تەخشان و پەخشانەکرێت چ ڕۆڵێکی هەیە حکوومەت خۆی استقبالی وەفد و شتەکە و پەرلەمانیش هەیە تۆ دەسەڵاتی تەنفیزیت هەیە دەسەڵاتی تەشریعیت هەیە و دەسەڵاتی دادوەریت هەیە ئەمە چییە مؤسسەیەکی گەوران دروست کردووە جا ئێستا نوکتەکەش بۆەوە هەرچی بێ بەسەرۆکی هەرێم خۆی خانوویەک کۆشکێک تەلارێک دروستەکەڵەوەی خۆیەتی مەسعود بارزانی وەختی خۆی نیدا بە برازاکەی ڕەن ئێستا گەورەترین کێشەشەوەیە نێچیروان ئەم خانووی بۆ خۆی دروست کردووە وەکوی بە کاسبی و بە هین دروستیان کردووە بە کرێکاری دروستیان ئەزانی کاک حەکیم من چاوم لەوە بوو بیرم لەوە ئەکرد ئەزانی چی بیرم لەوە کردەوە کە بیرم لەوە کردەوە کە بۆ نمونەیەکێتی پەیپەرێک ئامادە بکە یان حتا نەوەی نوێ کە ئەوانی کرد ئەوان دەڵێن وەزارەتی زۆرمان دەوێت یان سەرۆکی ئەخرخوا بازانی چی هەندێک داواشەیە کە داوای ناواقعین ینی تۆڵێ وڵا هەموو وەزارەتەکان لای من بیان بەسەر ینی هین نییە ینی ئەمە جۆرێک حکوومەتی ئیتیلافی ئاوانیە حکوومەتی ئیتیلافی دیارە کە وتت دەچمەوە حکوومەتی ئیتیلافی و پەیوەندی بە قورسایی پەرلەمان و ژمارەی کورسی هینەوە هەیە ئەگەر تەنها لە بینی یەکێتی و بۆ نمونە بینی پارتی و نەوەی نوێیە ئەوە شتێکە ئەخوان توان اتفاقی لەسەر بکەنەوە هەردوو لاتوان اتفاقی لەسەر بکەن بەڵام کە بوو بە سێ قۆڵی بەسەلەن دیسانەوە دابشکاری لە بینی وەزارەت و ئەوانەیە زانی هەموو ئەوانەی کە بەشداریان کردووە لە حکوومەتە لە یەکێتیەوە لە 2005ەوە بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ یەکگرتوو کە لە 96ەوە بەشداری کردووە لە حکوومەتە تا 2009 باشە دواتریش تەجروبەی 2013 بۆ هینیشان هەیە بۆ حەفدە باشە هەموو ئەوانەی کە بەشداریان کردووە وەزیری بێدەسەڵاتیان هەبووە قەت وەزارەتیان لا نەبوو وەکو وەزارەت باشارەکە دەسەڵاتیان نەبووە خوان وای دیعایان کردووە کە هەر بۆشە وەزیرەکان زۆر مرتاحن ئەوانەی کە وەزیر بوون مرتاحن بەس بڕۆ لە حیزبەکانی بپرسە لە وەڵای دەسەڵاتمان نییە باشە دوو خولەکمان ماوە سەبارەت بە گۆڕانکارێنی کە لە ناوچەکە هەیە ئەوەی کە لە سووریا ڕوودا کەوتنی دیکتاتۆرێک کاریگەری چی دەبێت لەسەر عێراق بێت لەسەر هەرێم بێ سوپاس دەکەم کاریگەریەکە چی دەبێت وەڵی من زۆر قەلاقی دۆخی کوردم لە ڕۆژاوای کوردستان و زۆریش بەداخم کە لە ئێستادا ئێمە لەناو لەحزەیەکی پڕ لە خیانەتی نەتەوەییدا دەژین کە ینی هەوڵە درێت مقاتعی هەسەدە بکرێ و مفاتحەی پیاوێکی وەکو جۆلانی بکرێت کە جۆلانی هێشتا هیچ شەرعیەتیشی نییە هێشتا حاکمی موقت و حاکمی ئەمری واقعە ینی لە هەرێمی کوردستانەوە و ئێستا تعاتفێکی زۆر سەیرە بینم جا هەندێکی تعاتفێکی ئایدۆلۆژی هەندێکی تعاتفێکی فکری هەندێکی تعاتفێکی سەیرە لەگەڵ پیاوێک تا دوێنەی پڕ بووە لە ڕابردوویەکی تاریکە جۆران ئێستا خۆی گۆڕی و واقعی کاتوتە پێشەوە ئەزانی جارێ زووە بۆ ئەوەی کە کەسێک هێشت ئەم پیاوە هێشتا لەژێر دیکتاتۆرێکی ڕوخان ئەم پیاوە هێشتا لەژێر پاڵتۆکەی هینایە هێشتا لەژێر پاڵتۆکەی ئەردۆگانایە دیکتاتۆرێکی ڕوخاندووە لەژێر پاڵتۆی دیکتاتۆرێکی ترا یعنی من خۆم لانیکەم ئەمە زۆر ناسێ بە بەڵام ئەوەی کە پەیوەندە بە عێراقەوە من لە دڵەوە تەمەنا دەکەم ئەم تەوژمی گۆڕانکاریە بگاتە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە و من لە دڵەوە تەمەنا دەکەم ئەم ڕژێمە سیاسیەی کە حکمی فاسدین اتفاقی فاسدین لە زاخۆوە تا بەسرە لە بینی شیعە و سونە و کورد دروست بووە لە ڕەگ و ڕیشەوە هەڵبکەندرێ
و من تەمەنا دەکەم کە سەردەمیشی تر بێتە پێشەوە کە هەمان سەردەمی 2003-2004 بێ. ئایا ئەوە دەبێت؟ من بە دووری دەبینم پێم وایە گۆڕانکاری لە عێراقدا سنووردارە، بەڵام تەمەنایەوە دەکەم کە چی لە خێر و خۆشی و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراقدا ئەوە بێتە. سپاس دەکەم کاکو شەراب بڵەماندمان کرد، سپاسیان بەدەبوون دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.